گشتیه سازیه چپیدن آبریا کردستان با اوی که زندیل استودیو ملور تبلی بلتنامه ده بعدم باش که گفتم سپاس جبو بجداری کرناته دخوازم بزانه بین یعنی هلویست سعودیه درباره نفته کدی بجه اگر پیشه که به نخوا فره بکن وی چاخی امه مفاهی که باش بکن یعنی سوده کو قازانجه کی باش دکن رای تو لسرم هلویسته سعودیه لسر نوت زۆر سپاس لە ڕاستیە ئەو نەوتە زۆرەی کە ئەخرێتە بازاڕەوە هۆکاری دابەزینی نرخەکەیەتی سعودیە 10 ملیۆن بەرمیل ڕۆژانە ئەخاتە بازاڕەوە ئەو یەکێکە لەو هۆکارانەی کە نرخی نەوت دابەزیوە و هەموو ئەندامانی ئۆپێک تا ئێستا هیچیان دەست پێشخەریەکیان نەکردووە بۆ دابەزینی بەڵام ئەوەی ئاگادار بین نەوتی ئەمریکاش لە ماوەیە کە هاتوۆتە ناو بازاڕەوە ئەوەش هۆکارێکە بۆ دابەزینی نرخی نەوت سەرباری ئەو بڕە زۆرەی کە ئێستا لە بازاڕایە یان ڕۆژانە خرێتە بازاڕەوە بەڵام هەڵوێستی سعودیە هەر لە سەرەتاوە لەگەڵ ئەوەیە بۆکەن هیچ بڕە بەرهەمێ دانەبەزێنێ هەرچەند ئێستا مەترسی زۆر مەترسی لەسەرە لەم ماوەیە ڕوونکردنەوەیەک بڵاو کرایەوە کە ژمارەیە دەوڵەت بەرەو مایە پوچبوو نەڕوان یەکێ لەوانە سعودیەیە پاش چەند ساڵێک واتە پاش 5 ساڵ زیاتر سعودیە تووشی مایە پوچبوو نەبێ و دەوڵەتی تریش هەیە بە هەمان شێوە بەڵام ئەم هەوڵەی کە ئێستا لە ئارایەیە بۆ ئەوەی بتوانن نرخی نەوت بەرزکەنەوە یان نەوتی بەردین بەرهەمی کەم بێتەوە کە سەرەڕای ئەوەی تێچوونی زۆرە ئەمە ئەم هەوڵانە هەتا ئێستا سەری نەگرتووە و لەو بڕایەن هەوڵەکان ئەم هەوڵای ئێستش سەر نەگرێ و هۆکاری سەرنەگرتنی ئەم هەوڵانە بۆچی دەگەڕێتەوە لەبەرەوەی هیچ بڕیارێک یاخود هیچ ئامانجێکی دین لە پشتی ئەوە نییە کە بەرهەم کەمکەنەوە بەرهەم کەم نەکرێتەوە نرخ سەر ناکەوێت ئەمە یاسایەکی ئابوووریە کە بە هیچ شێوەیە کە کاتێ خستنە ڕوو زۆرە بێت نرخ دابەزێت ئەمان باشە بۆچی لە ئێستادا خستنە ڕوو زۆر بووە ینی لە کاتێکدا ینی پەیوەندی بەوە هەیە سیاسی یانیش پەیوەندێکی ئابووری هەندێک وڵات کە دەستبەرداری نەوت بوونەوە دەیانەوێت شوێنگرەوەی نەوت بدۆزنەوە ینی هۆکارە سەرێکیەکە کامەیانە زیاتر وا لێکە درێتەوە ئەمە هەوڵێکی سیاسیە بۆ وەکو باسەکرێ ئەڵێن ئەمە بۆ ئەوەیەکەوە رووسیا لەگەڵ ڤێنزوێلا و لەگەڵ ئێران ئەم سیانە نەتوانن داهاتێکی وایان هەبێ و تووشی نوشستی بن تووشی مایە پوچبوون بن هەوڵێکی نێودەوڵەتیە لە چەند دەوڵەتێکە و لە چەند لایەنێکە وادرێ و سعودیەش بەشێکە لەو هەوڵە واتە هەوڵێکی سیاسیە بۆ ئەوەی کەوا لە ڕووی ئابوووریەوە هەندێک وڵات تووشی شکست بێت بەڵێ واتە زیاتر هۆکارەکە سیاسیانە کابووری بەڵام دوجار ینی وڵاتانی ئەندام لە ئۆپیک هەز بەمە ناکەن ئەنی بۆچی چاڵوێستێکیان نییە دەربارەی ئەمە زۆر لە وڵاتانە کە زۆر لە وڵاتانە بڕیاری سربەخۆیان نییە لەگەڵ لایەنێک لە لایەنەکانە هاوپەیمانن یاخود جۆرە ڕێکەوتنی ئابووری سیاسیان هەیە لەگەڵ وڵاتانە ناتوانن بەتەنها بڕیار بن و کەم ئەندامی ناو ئۆپیک هەیە کە سربەخۆ ئەتوانێ بڕیار بدا لەبەرەوە لەو هاوپەیمانێتیە ناتوانن دەرچن مادام ئەمە هەوڵێکی سیاسیە واتە لایەنێکی جیهانی لە پشتی ئەم هەوڵەوەیە بۆ ئەوەی شکست بە چەند دەوڵەتێ بێنن لە ڕووی ئابووریەوە بۆیە زۆرینە وابەستن یاخود پەیوەستن بەو هاوپەیمانێتی کە هەیەە کەم وەکو ئاماژەمان بۆ کرد کەم دەوڵەت هەیە کە بڕیاری سەربەخۆی هەبێ بەڵێ لە هەمان کادا دەمەوێت کاریگەری نەرێنی ئەم کەمبوونەوەی نرخی نەوت لەسەر هەموو وڵاتان بە شێوەیەکی گشتی وە کاریگەریە نەرێنیەکانی لەسەر ئەو بەرەهمانەی کە بەهۆی نەوتەوە بەرهەم دەهێنرێن چی دەوێت لە ڕاستیە کە کاتێ نرخ دابەزێت بێکاری زۆرە بێ و بازاری ئەو وڵاتە سستە بێ جوڵەی بازار چالاکی بازار کەمە بێتەوە کەرتی تایبەت تووشی نشستی ئەبێ و حکوومەت خزمەت گوزاریەکانی کەمە بێتەوە بازرگانی کەمە بێتەوە لە نێوان دەوڵەتانە نرخی دراودا ئەبەزێ و لە ئەنجامی ئەوەیە
کۆمەڵی کێشەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دروستە بێ ئەمە لە زۆربەی وڵاتانی جیهان اینجا هەر وڵاتێک بە پێی ئەو ئاستە دارایی پێی ئابووریەی کە هەیەی یەکیان وەکو عێراقا زوو پێوەی دیار بوو و هەرێم پێش هەموو لایەنێک پێوەی دەرکەوت و وڵاتی تر هەیە درەنگتر لەبەرەوەی یەدەگی هەیە لەبەر ئەوەی گەشەی ئابووری گەیشتوتە ئاستێک کە زۆر بە خێرایی دابەزینی نرخی دۆلار کاری تێناکە یاخود پێشتر کارێکی وای کردووە کە بەرگری بکال وڵاتی وەکو نەرویج بە ئاسانی ناتوان دابەزینی نرخی نەوت کاری تێناکە بەڵام وڵاتێکی هەرێمێکی وەکو ئێمە ئەو ڕۆژەی دا بە زێمانگیە دوای ئەوە ئێمە تەواو کاریگەری کردوتە سەر بازار و بێکاری زۆر بوو و هەژاری زیادەکا و ئیتر ئەمانە بە هەر وڵاتە و بە پێی سروشتی ئابووری و یاخود ئەو گەشەیە کە کردوێتی. بەڵێ دەمەوێت لەسەر عێراق و هەرێمی کوردستان قسە بکەین لە ئێستادا کە نەوت بەو شێوازە دابەزی و ئاماژە بۆ دەیکەی کە بێکاری و زۆر کێشەی دیکە دروست دەبێتن واتە ئێمە وەکو هەرێمی کوردستان دەڵێم هەرێمی کوردستان یەدێکی نەبووە عێراق یەدێکی نەبووە نەیتوانیوە بەرگەی ئەوە بگرێ بۆچی یەدێکی نەبووە بۆچی بیر لەوە نەکراوەتەوە یەدێکی هەبێ و پێویستە چی بکرێتن ینی لە ئێستادا بەو شێوازە ئەگەر بەردەوام بێ بەرز نەبێتەوە بەهای نرخی ناوت ئەو کاتە عێراق و هەرێمی کوردستان دەکەونە کوێی کێشەکانەوە. عێراق یەدەگی هەیە ئێستاش نزیکەی 50 میلیارد دلار یەدەگی هەیە ئاڵتونێکی زۆری هەیە ئەوەی ئەزانم لە بڕێکی یەکجار زۆر ئاڵتونی یەدەگی هەیە لەبەرەوە عێراق لەگەڵ ئێمەیا جیاوازە هەرێم یەدەگی نییە ئاڵتونی نییە بەو ڕادەی کەوا عێراقەتی عێراقیش پێشتر یەدەگی لە 80 میلیارد بوو بەڵام ئێستا گەیشتوتە 50 میلیارد یعنی کەمی کردووە بەڵام هەرێم کۆمەڵێ هەڵەی کرد پێشتر لە ساڵانی ڕابردووە ئێمە ئێستا دەرەنجامی ئەو هەڵانە ئەچنینەوە یاخود ئەدورینەوە یەکێ لەو هەڵانەی ئەوە بوو کە نەمانتوانی کەرتی تایبەت پێبگەێنین و بازار نەمانتوانی بازارکەین بەڵکو بازاری هەرێم قۆرەخکراو بوو و کەرتی تایبەتیش کەوتە ژێر با بڵێن فشاری یاخود ژێر کۆمپانیا حزبیەکانەوە و کۆمپانیای حزبی نەیهێشت کەرتی تایبەت پێبگان نەیهێشت بازار گەشە بکە نەیهێشت ئابووریش گەشە بکە ئەمەیەکێ لە خاڵەکان بوو کە هەڵەیەکی گەورە بوو حکوومەتی هەرێم کردی یاخود حیزبەکان کردیان دوو شەفافیت نەبوو لەسەر داهات و نە ئەزانرا ئەم داهاتی نەوتە چەنە داهاتی ناوخۆ چەنە لەبەر زۆر هۆکار شەفافەتی لەسەر نەبوو و لایەکی تر سەروەری یاسا نەبوو و ئەگەڕینەوە بۆ ئەوەی کەوا پلانێکی درێژخایەن نەبوو پلانێکی استراتیجی بۆ گەشەی پیشەسازی بۆ گەشەی گەشتیاری بۆ گەشە پێدانی کشت و کاڵ و پشتی با بڵێن وەکو سەرچاوی یەکەم ئێمە پشتمان بە نەوت بەستە بوو ئەوەش هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە چکە نەوت ناتوانی بە تەواوی پشتی پێ بەستی لەبەرەوەی بازار لەبەرەوەی نرخی دابەستێ لەبەر ئەوەی تووشی ئەوە بێ کە نەمێنێ لە ئەنجامە لە پاش چەند ساڵێکی تر لەبەرەوە هەڵەیەکی گەورەیە کە کاتێک وڵات داهاتی خۆی پێنەگەێنێ داهاتی ناوخۆ بە تەنها پشت بە نەوت بەستێ و لە لایەکی ترەوە نەیەڵێ کەرتی تایبەت پێ بگا بەسەر بەخۆی نەیەڵێ بازار گەشە بکە ئەو قۆرەکردنەی لەلایەن کۆمپانیەکانی حزبەوە کرا زیانێکی زۆری پێگەیاندین. بەڵێ کاک ئەوسەما و کۆمپانیایکە لە هەرێمی کوردستانن و نەوت دەرەهێنن ینی لە ئێستا دەوترێت کە تێچووی دەرهێنانی بەرمیلێک نەوت گرانترە لە فرۆشتنی بەرمیلێک واتە دەرهێنانەکەی تێچوونی گرانترە لەوە ینی لەم حاڵەتەیەدا چ کاریگەریەکی بەسەر ئەو کۆمپانیان نەوت دەبێتن ینی ئایا کۆمپانیانە کە ڕێکەوتێنە بووە لەگەڵ هەرێم لە هەمان کە مەترسیەوە ناکرێت کامانە بکشێنەوە بەو شێوازە بەردەوام نەبن ئەگەر تێچوونی بەهای دەرهێنانی بەرمیلێک گرانتر بێ؟ ڕاستە ئەو بۆ چوونە ڕاستە داهاتیان کەم بۆتەوە لەبەر ئەوەی ئەو بڕێکە لە ئەنجامی فرۆشتنی بەرمیلێ نەوتەوە دەسمانەکەوێ ئەگەر $30 بێ ئەوان پێشتر لە $100 کە بەشیان ساسییان بەرکەوتایە یان 140 وەکو ئەو گرێبەستانەی کراوە لەگەڵیان گرێبەستی شەراکەی پێڵێن یاخود هاوبەشیکردن حتمما بێگومان ئەو داهاتیان زۆر بوو ئێستا داهاتیان کەم بۆتەوە مەترسی ئەوە هەیە
کە بەم شێوەیە بەردەوام بێ ئەوان داهاتیان کەم بێت ئێرە بەجێ بێڵن و هەندێک کۆمپانیاش بەڕاستی ڕۆیشتونە و زۆر لە کۆمپانیا بیانیەکان ئێرەیان بەجێهێشتووە بەڵام ئەوەی ماوەتەوە گرێبەستی لەگەڵ هەرێمە و چاوەڕوانی ئەوە کاکە ئەم نرخە بەم شێوەیە بەردەوام نەبێت ئەگەر بزانێ بەردەوام بێ بۆ ماوەیەکی دوور و درێژ بێگومان هەڵوێستێ گۆڕێ جیرە بە بەرەگیشتێ سازیە گەلچەپێدان ئابریا کوردستانی سوپاس ji bo becerîkirinate dubare dem baş tuma çabanên